بەڕێز باڵیۆز حەز دەکەم بە پرسیارێک لەسەر دەستەواژەیە عێراقی نوێ دەست پێ بکەم. ئەم دەستەواژەیە چی بۆ عێراقیەکان هێنا؟ Well, it gave the Iraqis the opportunity to set up a political system. ئەو دەرفەتەی بە عێراقیەکان داوە کە سیستمی سیاسی خۆیان دیاری بکەن لەسەر بنچینی هەڵبژاردننی خۆیان دەرفەتی داونەتێ ئایندەی خۆیان دابڕێژن دیارەک بوو لەلایەن لەشکر و حکوومەتی وڵاتی گرتوەکانی ئەمریکاوە بۆ ڕزگاربوون لە دیکتاتۆر سەدام حوسێن یارمەتی دەربوو بۆ عێراقیەکان گەلی عێراق تا خۆیان بڕیار بدەن نەک تەنها یەک کەس یان تەنها یەک لایەن بڕیار دەربێت بەڵکو هەموو پێکهاتەکانی وڵاتەکە بەشدار بن لەو بڕیارانەدا ئەمە پێناسە و ماناکانی عێراقی نوێ بوو بۆ وڵاتی گرتوەکانی ئەمریکا. Come together and decide for their future together. The Iraqis, they elected their government as you mentioned. عێراقیەکان حکوومەتی خۆیان هەڵدەبژێرن وەک ئاماژە پێکرد بەڵام بەهۆی نەبوونی خزمەتگوزاریەکان و دووچاری مەینەتی هاتوونەتەوە ئایا خزمەتگوزاریەکان کراونەتە قوربانی بۆ دیموکراسی؟ The Iraqis unfortunately, the leadership of the various groups did not. عێراقیەکان بەداخەوە ڕێبەرانی لایەنە جیاوازەکانی عێراق بەم ڕەوشە نوێڕانە هاتبوون ئەمە بێلەوەی ئێمەش لە سەرەتادا هەڵەمان هەبوو وەک ئەوەی بارەکەمان گۆڕی بۆ داگیرکردن لە بری ئەوەی بە خێرایی دەسەڵات بخینەوە دەست عێراقیەکان وەک هەڵوەشاندنەوەی لەشکر نەبوونی هێزی پێویست بۆ پاراستنی ئاسایش یان تەنانەت لە ڕێگ و ڕیشەوە هەڵکێشانی بەعسکە بە ڕێگەیەکی سیاسیان نەکرا وەک لەوەی لە ڕێی دادگاییەوە بکرایە بۆیە ئێمەش هەڵەی خۆمانمان کردووە بەڵام لەو بڕواایشدام ڕێبەرانی عێراقیش هەندێک هەڵەی گەورەیان کردووە لە بریە گرتوو بن لەگەڵ ڕەوشەنوێیەکەدا ڕابێن بڕیارەکانیان لە بەرژەوەندی هەموو عێراقیەکان بێت و کەلێنەکانی قەیرانی ئاینجایی پڕ بکەنەوە و دراوسەکانی وڵاتەکە عێراقیان وەک مەیدانێکی شەڕ بەکارهێنا با ئەوەش بڵین زۆربەی عێراقیەکان گەیشتنە ڕێکەوتن لەسەر فیدرالیزم و هاوبەشی لە سامانەکانی عێراقدا کە وڵاتێکی دەوڵەمەندە بەڵام ئەمانە جێبەجێ نەکراون و بەگشتیش شکستیان هێنا لەوەی ئەم خزمەتگوزاریانی عێراقیەکان شایستەین دابین بکەن هەر بۆیە دەبینین ڕێبەرانی وڵاتەکە شکستیان هێناوە لە وەرگرتنی ئەو دەرفەتەی دراویانەتێ. Seizing the opportunity given to them. Every diplomat, every politician in Iraq or outside of Iraq, they are mentioning. هەموو دیپلۆماتەکان یان سیاسەکانی عێراقیش ئاماژە بە دەستێوەردانە دەرەکیەکان دەکەن باشە ڕێبەرانی عێراق خۆیان بۆچی بەم دەستێوەردانانە قایلن؟ That's an unfortunate fact of history that ئەمە فاکتەرێکی بەدبەختیانەی مێژوویە هەندێک لەم ڕێبەرانی ئەمڕۆی عێراق لە وڵاتانی تر ماوەیەکی ژیانیان بەسەر بردووە هەر لەو ماوەیەشدا کەوتونەتە ژێر کاریگەریەکانی ئەو وڵاتانی تێیدا ژیاون بە تایبەتیش ئەگەر لە ناوچەیەکی وەک ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بێت لە وڵاتێکی وەک ئێراندا ئەگەر بتەوێت هەر شتێک بکەیت ئەوە دەبێت هەماهەنگیت هەبێت لەگەڵ دامەزراوە ئاسایشەکاندا تا مناڵەکەت بنێریتە بەر خوێندن تا مۆڵەتی کار وەربگریت تا پاسپۆرتت هەبێت تا ڕێکخراوێکدا بمەزێنیت و هەتا دوایی ئێستا شەندێکیان هەرچەندە ڕەوشەکەش گۆڕاوە و عێراق سەربەخۆ بووە و بەشێکیشن لە دەستەبژێری فەرمانڕەوایانی وڵاتەکە بەڵام بەداخەوە هێشتاش لەژێر ئەو کاریگەریانی ئەو دامەزراوە ئاسایشیانەدان و لەگەڵ ئەمەشدا بەداخەوە لاوازیەکەیە لە بەردەم وەرگرتنی پشتیوانی داراییدا و ئەمەش ئاستی کاریگەریەکانی زیاتر کردووە هەروەها ئاڵۆزیەکانی ڕەوشەکە خۆیشی هۆکارێکە شەڕ و ناکۆچەکانی نێوان لایەنەکان وەهایان کردووە پەنا ببرێتە بەر لایەنە دەرەکیەکان بۆ بەدەستێنانی پشتیوانی لەشکری یان دارایی و شتێکی تریش کە بیڵێم ململانەی هێزەکانی ناوچەکەش ڕۆڵی هەیە لە هەبوونی دەستێوەردانەکاندا لە عێراقدا. And some of the conflicts in Iraq have become proxy conflicts representing regional powers. You as an American diplomat and as a former ambassador to Iraq. وەک دیپلۆماتێکی ئەمریکایی وەک باڵێزی پێشووی ئەمریکا لە عێراق ئایا چاوەڕوانکراو بوو بۆ تۆ وەک چاودێر دەڵێن عێراقێکی بەشەڕوێران بوو نەک بڵێن عێراقێکی نوێ؟ Well, later on, of course, it became war-torn. But the hope بەڵێ دواتر بووە وڵاتێکی بەشەروێران بوو بەڵام هیوا و چاوەڕوانی و خواستەکان هەر هیچ نەبێت لەلایەن وڵاتەیە گرتوەکانی ئەمریکاوە هەبوون بۆ عێراقێکی نوێ بووە کە ببێتە نمونەیەک بۆ ناوچەکە لەو ڕوانگەوەی ڕێگەی تر هەن لە جیاتی دیکتاتۆری و سەپاندن لایەنێک یان بنەماڵەیەک یان خێڵێک باڵ بکێشێت بەسەر هەموو شتێکدا وەک زۆر شوێنی تر لە جیهاندا کە ماوەیەک لەژێر فەرمانڕەوایی دیکتاتۆریدا بوون خەڵکێم ناوچەیەش دەرفەتیان هەبوو تا خۆیان فەرمانڕەوایی خۆیان بن و بڕیاردەری ڕێبازی خۆیان بن
بۆ ئایندە قۆناغی گواستنەوە لە زۆر شوێندا قورس بووە. ئێمە ئێستا باس لە عێراق دەکەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و دەشزانین سەختی خۆی هەیە. ئێستا کاتێک باس لە گواستنەوەی دیکتاتۆری دەکەین بۆ دیموکراسی لە عێراقێکی فرەنەژادی و فرەئاینی و ئاینزاییدا، ینی باسکردن لە گواستنەوە لە قەیرانی نەژادی و ئاینزایی بۆ ڕێکەوتن لەسەر بڕیاری یەکتر قبولکردن و هاوڕایی و کارێکی ئاسان نییە، بە تایبەتیش لە ناوچەیەکدا زلهێزەکان لە پێشبڕکێدان. Regional powers are in competition with each other, where there is a lot of foreign interference, makes it particularly hard. ئایا لەو بڕواایەدا عێراق پارچە بێ؟ That's one risk, one future for Iraq. ئەمەش یەکێکە لە مەترسیەکان، یەکێکیشە لە بژارەکان بۆ ئایندەی عێراقکە پارچە ببێت. شتێکی تریش ئەو سەختی و مەینەتیانەیە کە عێراق ڕوبەڕووی بۆتەوە و دەشێت وەها بکەن عێراقیەکان بگەنە ڕێکەوتنێک کە زەمینەی جێبەجێکردنێکی باشتری هەبێت بە بەراورد لەگەڵ ئەوانی پێشوودا. ئێستا لە مەینەتیەکان زیاتر لە 10 ساڵی پێشوو تێگەیشتوین، هەروها ئەو مەینەتیانەی سەدام حوسێنیشیان لە یادە و کەوەها دەکەن پێویستە بگەنە ڕێکەوتن و هەموو وڵاتیانی عێراق وەک یەک بن بەبێ سیرکردنی ئەوەی لە چ نەژاد یان ئاین یان ئاینزایەکە. وڵاتێک بێت لەسەر بنچینی هاوڵاتی بوون و سیستمێک بێتە ئاراوە لەسەر بنچینەی فیدرالیزم یان کۆنفیدرالیزم. بنیاتنانی پردی متمانە و بڕوا بەیەکردن ئەگەر ئەمانە بکەن ئەوە جیابوونەوە و دابەشبوونی عێراق دەشێت خۆی لێلا بدرێت، بەڵام ئەگەر نەکرێت ئەوە بێگومان بەلای هەندێکەوە بژارەکە جیابوونەوەیە. کورد بە ئاشکرایی خواستی خۆی خستۆتە ڕوو کە ڕێی خۆی دەگرێتە بەر. Expressed clearly an interest in going their own way. How the Iraqis they can reach an agreement. عراقیەکان چۆن دەتوانن بگەنە ڕێکەوتنێک لە دەمێکدا لایەنەکان یەکتر قبول ناکەن بڕوا و متمانە نیە لە نێوانیاندا، ئەوە شیعە و سوننە، شیعە و کورد و سوننە. Yeah, that is the unfortunate circumstances. ئەمەش بەرەنجامێکی نەخوازراوە و نیشانەیەکیشە بۆ ململانیەکی قورس و ئاڵۆزی ناوچەیی لە نێوان شیعەکان و سوننەکاندا و هیچ هاوڕاییەکیش نییە لەسەر یەکتر قبولکردن. ئەمەش بەشێکی دەگەڕێتەوە بۆ ڕکەبەرایی ناوچەیی. ئێران شیعەکان بەکاردەهێنێت تا ببێتە هێزێکی ژیۆپۆلەتیکی. لەو لاشەوە عەرەبستانی سعودی و تورکیا پشتیوانی لە سوننە ئاینزاکان دەکەن و هەندێک جاریش تەنانەت پشتیوانی لە ڕێکخراوە توندرەوەکانی سوننەش دەکەن لە ململانێ لەگەڵ شیعەکان و لە هەوڵەکانیش بۆ ڕێگرتن لە ئێران. لەم چەند ساڵی ڕابردوودا ئێران سەرکەوتوو بووە لە بەرەو پێشبردننی ئەجندای خۆی لە ناوچەکەدا و ئێستاش سعودیەکان و ئەوانی تریش شەڕی خۆیان دەکەن بۆ ئەوەی سەقامگیریش هەبێت لەو ناوچەیەدا پێویست بەو ڕێکەوتنە دەکات کە پێشتر باسم کرد، ینی هاوشێوەی ئەو ڕێکەوتنەی لە نێوان کاتۆلیک و پرۆتستانتەکاندا مۆرکرا پاش نزیکەی 30 ساڵی شەڕی خوێناوی. ئەگەر هەنگاوێکی لەم شێوەیە نەنرێت لە نێوان ئێران و سعودیە و تورکیادا، ئەوە دەشێت قورس بێت بۆ لایەنە خۆجیەکان لە وڵاتێکی وەک عێراقدا بۆ نمونە بگەنە ڕێکەوتن، چونکە گەر سعودیە بەلایەکدا ڕای بکێشێت و تورکیا بەلایەکی تردا و ئێرانیش بە ئاراستەی سێهەمدا بڕوات سیناریویەکی ئەم جۆرە ناکۆکی و ئاژاوانە درێژەیان ببێت، ئەوە دەشێت هەندێک بڕیاری خۆیان بدەن وەک کورد کە دەڵێت دەیەوێت دەوڵەتی خۆی پێک بهێنێت بە ڕێکەوتنێکی ئاشتیانە لەگەڵ بەغدادا. Establish their own state, but to do it peacefully in agreement with Baghdad. The main powers in Middle East area or in the regions. زلێزەکانی ناوچەکە لە ڕۆژەڵاتی ناوەڕاست یا پشتیوانی لە شیعەیە لە سوننە دەکەن. دکتۆر خەلیلزاد چێ پشتیوانی کوردەکە؟ Well, the Kurds have good relations with a number of countries. کورد پەیوەندی باشی هەیە لەگەڵ ژمارەیەک وڵات و پشتیوانی دەکرێت بە تایبەتیش لە شەڕی دژی داعشدا. کاتێک داعش هەڕەشە و مەترسی بوو لەسەر هەولێر، وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا پشتیوانی لە کورد کرد. پەیوەندیەکانی نێوان کورد لەگەڵ ئەمریکادا بە شێوەیەکی بەرچاو پەرەیسەندووە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا. بە هەمان شێوەش کورد لە سووریادا پەرەیداوە بە پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکادا. کورد ئێستا پەیوەندیەکی باشی لەگەڵ تورکیادا هەیە، بە تایبەتیش حکومەتی هەرێمی کوردستان لە هەولێر. هەروەها لەگەڵ هەندێک لە هێزەکانی تری ناوچەکەش لەوانە ئێران و هەندێک لە وڵاتانی عەرەبی. بێگومان ئەگەر بەراوردی کورد بکەیت لەگەڵ شیعە و سوننەکاندا دەبینیت پەیوەندیەکی جۆراوجۆریان هەیە لە ناوچەکەدا. لە دەمێکدا ئەوانی تر زیاتر پەیوەندی تایبەتیان هەیە لەگەڵ تورکیا یان ئێران یانیش وڵاتانی تری عەرەبیدا، بەڵام کورد پەیوەندیەکانی فراوانترن لەگەڵ رووسیا هەیەتی، لەگەڵ ئەمریکا، لەگەڵ تورکیا و لەگەڵ وڵاتانی تریشدا. بەڵام بەڕای تۆ لەو پێناسەیەوەی بۆ پەیوەندیەکان هەیە، دەکرێت وەک پشتیوانی بۆ خەونی سیاسی کورد لێک بدرێتەوە؟
No, not necessarily that the idea of an independent Kurdistan نا مەرج نییە هەموو لایەک پشتیوانی بیرۆکەی سربەخۆی کوردستان بکەن. پێم وایە زۆرێک لە زلهێزەکان پشتیوانی لە عێراقێکی فیدرال یان عێراقێکی کۆنفیدرال دەکەن و کوردیش بەشێک بێت لە عێراقێکی یەکگرتوو. بەڵام ئەگەر ڕێکەوتنێک هەبێت لەسەر ئەوەی ئەم هاوبەشیە ناکرێت یان ڕێکەوتنێکی ئاشتیانە هەبێت لە نێوان بەغدا و هەولێردا سەبارەت بەوەی هەولێر یان کوردی عێراق هەوڵی سربەخۆیی دەدەن لەسەر بنچینەی ڕێکەوتنێک ئەوە زۆر وڵات قبولی دەکات. بەڵام ئەگەر ڕێکەوتن نەبێت ئەوە پشتیوانیەکان بۆ ئەو داوایە کەم دەکاتەوە و ژمارەیەکی کەمتری وڵاتان پشتیوانی کوردستانێکی سربەخۆ دەکەن و هەروەها ترس و نیگەرانیش زیاتر دەبن لەسەر ئەگەرەکانی تند و تیژی لە نێوان کورد و بەغدادا. The ground between, or let me say the common ground between Baghdad and Erbil. ئەگەر باز لە زمینی هاوبەشی نێوان بەغدا و هەولێر بکەین دەبینین جیاوازیەکان زۆر زیاترن وەک لە هاوبەشیەکان بۆی ئاسۆیەک لە نزیکمەودادا دیار نییە بۆ ڕێکەوتن چاودێریش بە دووری دەزانن. Well, I don't know whether they have started to talk with each other seriously about the future and بەڕاستی نازانم ئایا وتوێژی ڕشت دەستپێکردنەوە یان نا لە نێوانیاندا سەبارەت بە ئایندا. بەڵام دەزانم کە هەندێک لە بەغدا بەکاربەدەستانی حکومەتی شەوە دەڵێن دەیانەوێت بزانن خواست و مەبەستی سەرکردایەتی کورد چین و دەشڵێن پێویستە وتوێژیان لەسەر بکرێت. ئەوە ڕوون و ئاشکرایە زۆرێک لە ڕێبەران لە بەغدا نایەنوێت ببنەمایی جیابوونەوە. بەڵام لەو بڕواایشدان ئەگەر جیابوونەوە ڕوویدا ئەوە دەخوازن بە ئاشتیانە بێت وەک لەوەی بەشەر بێت. لە کوردستان ژمارەیەک لێدوان دران لەلایەن سەرۆکی هەرێمەوە سەبارەت بە شیانیکردنی ڕێفراندۆم تا بزانرێت کورد لە عێراق چی دەوێت هەرچەندە هێشتا بڕیار لە ڕۆژی ڕێفراندۆمەکە نەدراوە و هەروها پرسیارەکانیش نازانرێت چین کە لە ڕێفراندۆمەکەدا لە خەڵق دەکرێن. بەڵام سەرکردایەتی کورد ئەوەشی وتووە حەز دەکات و دەشخوازێت لەگەڵ بەغدا ببێت و هەرچیەکیش ڕوو بدات دەیەوێت پەیوەندیەکی باشی لەگەڵ بەغدا هەبێت. لای من دۆسیەکە یان پرسیارەکە ئەوەیە وادەکە چەندە بۆ هەر بڕیارێک کە بدرێت بڕیارەکە خۆی چییە؟ کێ بەشدار دەبێت یان کێ بەشدار دەکات؟ ئایا ڕێفراندۆم پێویست دەبێت ئەگەر ڕێکەوتن لە نێوان بەغدا و هەولێردا کرا؟ ئەمانە ئەو دۆسیانن کە هەردوو لا ڕوبەڕووی دەبنەوە. all of those issues are issues that the two sides face. Well, both capitals, Baghdad and Erbil, they live in political chaos. بەغدا و هەولێریش لە تەنگژەی سیاسیدا ناکۆچیەکان لە ناو کورد و شیعە و سونەشدا زۆرن. لە ئاوا هەژینگەیەکدا ئایا دەرفەت بۆ ڕێکەوتن هەیە؟ Well, it really depends on the leadership. بەڕاستی دەکەوێتە سەر سەرکردایەتیەکان. ڕاستە لایەن و دەستەی جیاواز هەن. زۆریش دروستە وەک تۆ باست کرد ڕوانینی جیاوازیشان بەڵام سەرکردایەتی هەیە کە بەرپرسیارەتی لە ئەستۆیە. بەڕاستی ئەوەی پەیوەندی بە هەولێرەوە هەیە بەرپرسیارەتی سەرەکی لای سەرۆکی هەرێمە. هەروەها ڕێبەرانی تریش بەرپرسیارەتیان لە ئەستۆیە. لە بەغداش بەرپرسیارەتەکە لە سەرشانی حەیدەر عەبادیە. بۆیە پرسیار ئەوەیە ئایا نوێنەرانی ئەم دوو ڕێبەرە گەیشتونەتە ڕێکەوتن یان هێنانە ئارای دیالۆگێکی بابەتیانە لەسەر پەیوەندی ئایندەکان یان کەی کاتی ئەوەیە زانیاریەکانی باسکراون بخرێنە ڕوو بۆ لایەنی تر ئاشکرا بکرێن. ڕاگەیاندنە گشتیەکان ڕون و ئاشکران بەڵام هێشتا نازانرێت لە بەغدا و لە هەولێریش چی دەکرێن یان ناکرێن. Public statements are clear, but the question is what's